دەستخۆشی زۆر لە دکتۆر لێرچینەی دەکەین و لە میهرەبانی بەڕاستی جێگای دەستخۆشینە. ئەوە دووەم جارە کاگوسام کە بێکەسە عارەبە بەغدادیە کەسی نییە لێرە و زۆر هاوکاریمانی کردیا. دووەم جارە عملیاتی لێرە لێ دەکەین، دەستخۆشی لە تەواوی ستافیە و خەستەخانەیە دەکەین و داواکارین لە حکوومەتی هاوکاریان بکە لە ڕووی کارەبا، لە ڕووی گەراز، لە ڕووی هەر شتەچێت لە بەڕاستی ماری فەقیریە دەستخۆشی لێ دەکەین. ئەو قەسابخان ئەو پارە زۆرەی لە دەرێ دەڕۆیشت نەما ئەوڕۆ لێرانە زۆر دەستخۆشی لە کاک لێر دەکەین. ڕەحمەت لە داک و بابی بە بەلاش عملیاتەکەی لۆمە کرد. بەڕاستی جێگای دەستخۆشینە درمان پێخۆشەوەک و مەسەلەن خەڵکی هەولێرێ خەستەخانەی ئەو هامان هەبیتن جێی ڕێزە، جێی دەستخۆشیە. گەلک مەمنونی دکتۆر لێرچینەینە. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.